بە خۆشحاڵیەوە بەشێک لە خەمخۆران لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و هەروە هەندێک جاریش بەشێک لەو گرفتانەی کە تووشی بەشێک لە ناوەندەکان و کەسایەتیەکانیش ئەبێتەوە، بەڵام هەمیشە بیرۆکەی ئەوە هەیە کە بابەتە هونەری و شانۆیی و سینەماکان و هەروە ئەدەبیەکانیش بە شێوەیەکی گشتی بەردەوامیان هەبێت. یەکێک لەو فستیڤاڵانەی کە زۆر گرنگە بۆ تەواوی شانۆکاران لە هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت شانۆکارانی وڵاتانی تاراوگەشت، ئەویش فستیڤاڵی زێڕینە بۆ دەقی شانۆی کوردی، کە یەکێکە لەو فستیڤاڵانەی کە بێگومان گرنگی و بایەخی زۆری هەیە هەم بۆ شانۆکاران و هەم بۆ بینەری شانۆش بە شێوەیەکی گشتی. دیارە ناوەندی تاو یەکێکە لەو ناوەندانەی کە خەمخۆرن و ناوەندێکە کە زۆرنەی شانۆکاران بێگومان کە لە نێو بڵێن تەواوی شانۆی کوردیە جێپەنجیان هەیە و توانیوانە چەندین شانۆی زۆر تایبەت دیارە بە دەقی کوردی یاخود بڵێن بە دەقی بیانیش توانیوانە چەندین کاری زۆر ناوازە و تایبەت بکەن و دەستگرۆیش بن بۆ دەیان شانۆکاری بتوانە کە بێنە نێو گروپەکەەوە و بتوانن چەندین شانۆی جوان و ناوازە پێشکەش بکەن. دێرن حەمید یەکێکە لەو کەسایەتیانەی کە دامەزرێنەری ناوەندی شانۆی تاڤە و لە ئێستا ئامادەکاریەکەن بۆ دووەمین خولی فستیڤاڵی زێڕین بۆ دەقی شانۆی کوردی. کاک دێرین ئێستا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵمە. کاک دێرین سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاوم کاتتان باش، سپاس. زۆر سپاس بۆ تۆ. کاک دێرین پێم خۆشە بزانم لە ئێستاە ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵی زێڕین بۆ دەقی شانۆی کوردی گەیشتۆتەکە. بەڵێ فستیڤاڵی دەقی زێڕین بۆ فستیڤاڵی زێڕین بۆ دەقی شانۆی کوردی نزیکی 3 ساڵ پێش ئێستا کاتێک ناوەندی شانۆی تاڤمان دامەزران خولی یەکەممان ئەنجامما، بەڵام بەبووی ئەو دۆخە تایبەتی کە دروست بوو لە کۆرۆنا و ئەو وەزعی کە تەواوی دنیا دانی شالاکیە هونەری و یەکان وەستا نەماتوان بەردەوامی ئاڵەبین، بەڵام خۆشبەختانە دواوی ئاڵەبێکی زۆر دۆخەکە ئاسایی بووەتەوە. ئێستا دووەمی ماڵەمان ڕاگەیاندووە کە بەتەمای لە کۆتاییەکانی مانگی 3 هەتا و ناوەڕاستی مانگی 4 ئەکەونجا کارەکان بە باشتری چووە پێشەوە نەتیجەی فستیڤاڵەکە ڕابگەیەنی. زۆر باشە. کاک دێرین بە بڵێن ئێوە لە چاوەڕوانی ئەوەیان کە ئێستا ئەو کەسانەی کە دەق ئەنووسن دەقەکان بنێرن، تا ئێستا هیچ دەقێکتان بەدەست گەیشتووە یاخود جارێ هیچ دەقێک نەهاتووە بۆ لای ئێوە؟ لە ڕاستیە ئێمە لە خولی یەکەم نزیکی 85 دەقی شانۆییمان بەدەستگەشت لە تقریبا لە کوردستانی سووریا و کوردستانی باکوور و لە کوردستانی ڕۆژهەڵاتەوەدا تقریبا لە هەر چوار پارچەی کوردستانەوە شانۆکاران توانیان بەشدار بن بە هەر یەکێک لە جارەکانی کرمان ماشوور. ژمارەیەکی زۆر لە نووسەران پێشبازیان لێکمانە لە خولی ئێستاش دەبێت کە کاتێکی زۆرمان لەبەردەسان ماوە ژمارەیەکی کەم لە دەرهاتەوە بۆمان ڕاستیەکەی، چونکە کاتەکە زۆری پێنجی دوو کاتمان دەستنیشان کردووە بۆ ئەوەی کە شانۆکاران بتوانێتەکانمان پرۆژەکتێندیمان پێوە ڕوونکردنەوە کرد هاوەڕێن شانۆکاران تێکان بۆ بگەرتوە. لێرەوە داواکات لە هەم کارانەی کە لە بواری نووسینی دەقا لە ناوەندی شانۆی تێکسن بە پارتی کوردستان چ ئەوان یانە یاخود ئەوانەی کە چەندین ساڵ بەشدار بن لەگەڵمانە بوو شایستە ئەتوانین بڵین لە ساڵانی زمرتێکی زۆر بە شانۆی کوردیەکان لەگەڵمانە بەشدار بن بۆ تێکستەکانیمان بۆ بنێت پێیجی ناوەندی شانۆی تاڤ بڵاومان کردووە. ڕاستە. کاک دێرین پێم خۆشە بزانم لەم فستیڤاڵێت تا چەند دەستگیرۆیی ئەو گەنجانە ئەکرێت کە تازە بۆ نمونە دەقی شانۆی ئەنووسن یاخود ئەیانەوێت کە ببنە دەقنووسێک کە لە ئایندا بتوانێت دەقنووسێکی باش بێت و دیار بێت و جیاوازی دروست بکات لە نێو دەقی شانۆی کوردیە؟ بە دڵنیاییەوە گەنج لە هەموو جوڵانەوەیەکی هونەری و ڕۆشنبیری تەنانەت سیاسیا ڕۆڵێکی گەورەیە گێڕێتەوە، بزوێنەرێکی زۆر باش بێت شێوازی نەوەداهێنان بێنێت ناو ئەو بارە یاخود ئەو کاری کە کاری لێ بکات. لە بواری شانۆ ئەتوانم بڵێم گەنج هەمیشە ڕۆڵێکی پێشەنگی کردووە، ئەتوانوێتی کاریگەوری گەورە دروست بکات لەسەر ڕەوتی شانۆوە. لە ناو شانۆی کوردیش هەمیشە گەنجان پێشەنگ بوون و ئەتوانیانە
کاری زۆر باش بکەن لە بواری نووسینی دەقی شانۆیی ئێمە توانین بڵێن یەکێک یا لاوازین وە ژمارەیەکمان زۆر کەمە یەکێک لەو ئامانجانەی کە ئەڵی ئێمە هەیەتی هەیە کە بتوانین هاوکار بین و کەسانی کە ئەیانەوێت لە بواری شار بنووسن چونکە بەداخەوە ئێمە شانۆکارەکان هەمیشە لە بەردەم چەندین کێشە و گرفتان بۆ کەمترین کات ئێمە بینی دەقی کورد بڕاتە سەر تەختەی شانۆکەمترین کاتێک بینی ناو ڕاگەیاندەکان بڵاوکراوانی کە تایبەت تێکستی کوردی چاپ بکرێت دەرمانێت دەستگای چاپ و بەخشەکان بە کەمترین کات ئامادە کوردی چاپکەن یعنی کەمترین دەرفەت هەیە بۆ کەسانەی کە لە بواری شانۆ ئەیانێ بۆ کێشە بۆی کە خەڵکێکە یعنی من بە ڕۆژانە کە شانۆکاران هەمیان بەرگەند نووسی کەس دەبێ بیش بیش بێت چاپیکات بە خەڵکی چیت ئێمە خوشکە بێ بۆی کە هەم دەنگی گەنجان و ناوەندی شانۆی کوردیا بەڵێ کاک دەرین مەرجان چییە بۆ وەرگرتنی دەقەکان و پێم خۆشە بزانم تاوەکو ئێستا لیژنەیەک پێکاتوە بۆ ئەوەی کە بڵێن ببێتە فلتەرێک بۆ ئەوەی کە دەقەکانی پێایە تێپەڕ بێت و ئەو دەقانە هەڵبژێرێت کە شایستەی ئەوەن لە نێو فستیڤالەکە بەشدار بن بەڵێ ڕاستەکەی ئەمە هیچ مەرجێکی زۆر قورس و زۆر ئەوەمان نییە ئامان زمانەوەیە کە نووسەرانی کورد و شانۆکارانی کورد لە هەر سوار پاسی کوردستان تەنانەتوانی کە لە دەرەواژین لەگەڵمانە بەژار بن تەنها بوون ڕاماگەیان و تێکتر پێشتر نەکرابێتە سەرشانەوە بڵاو نەکرابێتەوە لە بەرەوەی کە ئێمە ئەمانەوێت دەرفەتی هەبووە ببینێت و خەڵقی ئاشت دەمانوێت تێکست ئەمە یەکێکە لە تێکستە بە زمانی کوردی نووسرابێت لە زاراوەکانی زمانی کوردی بێت چکانی بێت هەورامی بێت بادینی بێت سۆرانی بێت ئێمە هیچ کێشێکمان لەگەڵیان گرنگە زاراوەکانی زمانی بەڵێ کاک دێرین لیژنەش پێمایە ئێستا زۆر بوو ئێمە لیژنەیەک دەستنیشانکەین کە ڕۆژان ئەوەی کە تێکستەکانمان بۆ دوای کە تێکستەکانمان بۆ هاتووە هەموو تێکستەکانمان لیژنەیەکی تایبەت دروستەکەی کە هەم خاوەن پاشیشان بۆی کە هەڵسەنگاندن بۆ ئەو کەسانی کە سەر دەقەکانیان ئیعلام دەست خۆش ساڵانێکی زۆرە شانۆکاران گرفتی کەمی دەقیان هەیە لە نێو شانۆی کوردیا و هەمیشە ئاماژیان بۆ کردووە کە ئەوانەی کە دەقنووسن لە نێو شانۆی کوردیا هەمیشە بە پەنجەی دەست ئەژمێرن لەو بڕوایت ئەم فستیڤالەوە برەودان و بەردەوامیدان بە فستیڤالێکی لەم شێوەیە ئەتوانێت ئەم بابەتە بگۆڕێت دەقنووس زۆر ببێت و هەروەها شانۆکاران خۆیان بتوانن ئیتر تەواوی ئەو شانۆی پێشکەشی ئەکەن کاست و نووسین و هەموو بابەتەکان کوردی بێت و هەموو لایەن شانۆکارانی کوردەوە بنووسرێت و ئامادە بکرێ بەدڵنیایە و ئێمە هەر لە سەرەتاوە کاتێک قستەی مێژووی شانۆی کوردیەکەین چەندین هەوڵی ناوازە بین چەندین نووسەرمان هەیە کە تێکستیان نووسیوە ئەتوانم بڵێم نووسەری زۆر باشەیە کە بە زمانی بەڵام هەمیشە کێشەی و تێکستە کوردیانی کە لە بواری شان داونەوە بووە مەودایی بڕیوە ئەمە بۆ وڵات چەندین گەنجمان هەیە کە زۆر باشیان هەیە لە نووسینی دەرشان ژمارەیەکی زۆر لە شانۆکاران تێکستی شانۆیە نووسن وە تەنانەت لە ناو زانکۆکان بە شێوازی ئەکادمی ئەخوێنن بۆ نووسینی دەخۆ لە ئەدەبیاتی شانۆان خۆیان بەرەو پێشەوە بن وە لە باشووری ئێمە مێژوویەکی دوور و درێژمانێ چەندین نووسین دەباری دەقا شتیان نووسیوە بەڵام ئەمە لە چاو نامانیکردنی شانۆیەکی مۆدێرن شانۆیەکە بەشێکە لە شارستانێتی کۆی مرۆڤایەتی و شارستانێتی کوردستانی کورد بە دڵنیایەوە لە چاو طموحەکانی ئێمانیە و هەر دەستگیرۆییەک نووسەرێکە ئەخرێتە سەر شانۆ لە بۆبارێک چاپەکرێەوە لە دەستگایەکی چاپ و پاڵکردنەوە لە چوارچێوەی کتێبێکە چەند کاتەوە بە دڵنیاییەوە دەستگیرۆیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە
ژمارەی نووسەرانی کورد جیا بکات و هەندانێکی زۆر باش بێ بۆ نووسەرەکان بەردەوام بن لە نووسینی تێکستە. بەڵێ بێگومان بە ئەنجام گەیاندنی فستیڤاڵی بڵین شانۆ بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش برەودان بە بواری شانۆ و گرنگیدان بەو کێبڕکێ زۆر تایبەت و جوانە هوەری و بە بڵین شانۆیی کە لە نێوان بەشێک لە شانۆکارانە بێگومان لە بە ئەنجام گەیاندنی هەر فستیڤاڵەکە بەڕێواچێت ئەمە خۆی ئەتوانێت کە کار لەسەر باشکردن و جوانترکردنی فستیڤاڵەکە بکات. کاک دێرین تا چەند گرنگە بوونی خەڵات و ئەو کێبڕکێ جوانەی کە ئێوە دروستی ئەکەن بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە دەست ئێنە قەڵەم وە دەقێکی شانۆیی بۆ ئێوە ئەنێرن بتوانن هەموو بڵین جوهدی خۆیان هەموو هێزی خۆیان بەکاربێنن بۆ ئەوەی کە دەقەکە بە جوانی بنووسن و بتوان کێبڕکەیەکی جوانیش ئێوە دروست بکەن. بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆر باشی بێت لە بەرەوەی کە کاتێک تۆ لە هەشتنیا کاتێک فستیڤاڵێکە کرد ئامانجی یەکەم کە پیشاندانی ناو هێزە هونەریەکەیە کە لەلایەن کارێکی هونەری بەرهەمێت ئامانجی یەکەم ئامانجی دووەم بەدەست هەڵات چوونە پێشبڕکێەوە بۆەوەی کە کەسێک لە نێو کەسانی کە لە پێشبڕکیان بەدەست بێن هەڵات بباتەوە. خۆشبەختانە لای ئێمە هەتاو ئاڵانی پێشوو چەند فستیڤاڵێک هەبوو بۆ نمونە ساڵێک فستیڤاڵی نمایشی شانۆی کە بەڕای من لەگەڵ هەموو کێشانەی کە هەیە بوو هەنگاوێکی زۆر بەردەوامی پێ بدرێت بۆی کە ئێستا ئەمان توانی لە ئاستێکی زۆر باشتا بێت. فستیڤاڵێکی لەو ڕێگانەی کە هاوکارە بێت بۆ دروست بۆ بەرەو پێشچوونی تێکستی شانۆی کوردی، بەڵام لەگەڵەوەشا دروستبوونی وەرگێڕانی ئەو کتێبەگرنگانەی کە لە دنیا سینی تێکستی شانۆی هەنگاوی گەورن. بەش بە حاڵی خۆمان لە ناوەندی شانۆی تا بەنامەکە و سێوەرکشۆپ تایبەت بە نووسینی دەقی شانۆیی ئەنجام بدەین بووی کە لە ڕاهەیەکی زانستیەوە بتوانین ئەو کەسانی کە ئارزوان تێکستی شانۆیی بنووسن دەقی شانۆی بە شێوەیەکی زانستیش ئاشنا بکەن بۆ لە دنیا ڕاستە کاری لەسەرەکرێت چونکە نووسینی دەقی شانۆیی ڕاستی زانستەوە هەر بەشتێکی توانای کەسەکەی بەشەکەی تری زانست کە ئەبێتەوە نووسینە زمان هەیە کیژ لە بارا بکەینەوە ئەنجامی بدەین. سەرباری ئەوەش یعنی چەند کتێبێک هەیە لە بەرنامەمانە ئاوکارمان ئەو کتێبانە وەرگێڕانی بۆ بکەین کە کتێبی زۆر گرنگ زۆر باشە لەسەر نووسینی دەقی شانۆی کە بتوانین لەم بوارە بەڕاستی بچینە پێشەوە. یعنی فستیڤاڵ هەنگاوی بەڵام لە حاڵ ئەمە پێویستمان بە نمایشی شانۆیی هەیە، پێویستمان بۆ شۆپی تایبەت بە نووسینی دەقی شانۆیی هەیە، پێویستمان بۆ وەرگێڕان هەیەوە چ لە بواری لەسەر شێوازی نووسینی دەق بۆ ئەوەی کە بتوانین لە هەموو ئاستەکان ئەم زۆر باشە. کاک دێرین پێم خۆشە بزانم پلانەکان چێ بن بۆ فستیڤاڵەکەوە تا ئێوە جگە لە وەرگرتنی دەقەکان و پێکەنانی نیژنە و بانگێشکردنی بەشێک لە یاخود بڵین زۆرینی شانۆکاران لە چوارپەرچەی کوردستانەوە پلانی چی ترتان ئەبێت بۆ فستیڤاڵەکە؟ لە ڕاستیە یەکێک لەو کێشە بنەڕەتیانەی کە ئێمە هەمانن لە زۆربەی چالاکیەکانمان لەگەڵەوەی بەردەوام چالاکیمان هەیە لە بواری شان، چ لە بواری وەرکشۆپ، چ لە بواری چاپ و بڵاوکردنەوە، چ لە بواری نمایی بەردەوام کێشەی سپۆنسەرمان بەداخەوە هەتاوەکو ئێستا شوێنێک هیچ هاوکاریەکی نەکرد، هیچ کام لەو چالاکیانەی کە ئەنجام شوێنێک نەهاتۆتە پێشەوە لەگەڵەوەی کە ئێمە زۆر هەوڵمان ناوە لە دەستگا یەکانەوە بگرێ بۆ دامودەستگایەکان بۆ دامودەستگا حتى سەقاڵ پشتێکی ئۆتۆمان نەبووە تەنانەت کاتێکڕاکەیان بڕیار بوو لەگەڵ بە هاوکاری و چالاکیەکەی کۆمپانیاکە بڕیاریە هەموو ئەو فستیڤاڵەکە ئەوێتوە وڵاتەکان بگرێتە ئەسووە لەم ڕۆژانە ئێمە زانیمانە ئێستا دوای کە فستیڤاڵ یەکەم 2 ساڵ بەسەرا چۆ کۆمپانیا حتى ئێستا ئامادە نەبووە وڵاتەکان کوردستان بکات کە سەرکەوتنیان بەدەستێناوە کە بەڕاستیدا شتێکی زۆر داپەوە بۆ شتێکە کە نەبوو ڕووداتەوە ئێمە هەوڵەین لەم ڤیدیۆ تعویزیەوە بە ڕێزانە بکەینەوە کە لە یەکەم بەداخەوە کۆمپانیای سەرەکەمان کار بووە چەند جار قسەمان دەکەن کە خەڵاتەکە دابینکەن بەڵام دابینیان نەکردن دووەمە خەڵاتی
بە جۆرێک لە جۆرەکان تعویز لەگەڵەوەی کە کتێبەکەمان چاپ کردەوەی کە ئێمە لەو ڕۆژە بە تەمای ئەنجامی خۆی قرار گەیان کاتێک خولی ڕاگەیەنین ئەو تێکستی کە مەبات بە شێوەی پێشکەش بینەوە بخرێتە سەرشان و لەلایەن ستافێکەوە نمایش بکرێت وە لە خولی دووەم کاتێک دەقیقەکەم ڕاگەیەنین لە خولی سێما دەقی دووەم بە شێوەی نمایش پێشکەش بکرێت بۆی کە بتوانین تەنها قەرانە بێت بەڵام بەداخەوە ئەم خولە ئێمە لە بەرووی کە بەڕاست ناتوانین نمایشێت بۆم ئەم کارەکەی بەڵام لەگەڵ وەکوی کە لە یەکەم و دووەم و سێم ئێمە بەشێوەی کاتاکی بکەین و بڵاوی بکەینەوە ئەگەر بتوانین و بێت بۆ هاوکارمان و لە هەر چوار پارچەی میوانەکانمان واکەین بەڵام ئەوەش نەبێت گرنگ بۆ ئێمە تێکستەکانەوە تاپکردن و تێکستانەوە هێنانە لە نووسەرەکان ڕەنگە ئەو کاتە بتوانین تەنها داواکان بێنین ئەوکانیان پێشکەشکەین و ئەگەر بتوانین بۆ دروستەکەین و لە چوارچێوەی فراوانتر و گەورەترە سیواڵی کە گرنگە تەنها بوو دروستبوونی پێشەوە گرنگیدانە سیواڵە هەتا بووی کە توانین لە ڕۆژان بیگەین بۆ ئامانجە گەورەی کە ئێمە هەمان دەستان خۆش بێت بە هیوای کاری باشتر و کاری جوانتر. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک دێرین حامید شانۆکار کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی. دووبارە سوپاس بۆ بەڕێزە.